سلااوانە بێ بەڕێزان لە NRTۆ بەردەوامین لە ڕووماڵی ڕووداوەکانی شار و شارچەکانی هەرێمی کوردستان و دەزان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندان و مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران هەبوو، دواتر خۆپیشاندان و مانگرتنەکە گوازرایەوە لە شار و شارچەکان کۆمەڵێک ڕووداوی تری بە دوای خۆی داهێنا. ئێستا بۆ زانیاری زیاتر مەریوان حەسەن پەیامبەری NRT لە کەلارەوە لەگەڵماندا. مەریوانم کاتت باش، دوایین زانیاری لەسەر خۆپیشاندانەکانی ئەمڕۆی کەلار و بارودۆخی ئەمنی ئێستای کەلار چۆنە؟ سپاس شەوی تۆش و بیسەر و بینەری NRT باش. لە ڕاستیدا ئێستا دۆخی ئەمنی هێور بووەتەوە و هێزانامنیەکان بڵاویان پێکراوە لە بارەگا حزبیەکانی قەزای کەلارە پاشەوەی کە چوونە سەر بارگای ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە کەلار و دوو کوژرا و 9 بریندار هەبوو بەهۆی ڕوودا و ئاڵۆزی و گرجەکانی ئەمڕۆوە. پاشتر هەر ئەم شەو گەنجانی ناڕازی و خۆپیشاندەر هاتنە سەر بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان کە مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئەو بارگایان بەرباران کرد، پاشان چوونە بارگای حزبی شوعی کوردستان و هەنێک تون و توێژی ڕوویدا، بەڵام ئاڵۆزیەکان بەو شێوە نەبوون و دواتر لە بزوتنەوەی گۆڕان ئاڵای بزوتنەوەی گۆڕان داگیرا. داواکاریەکانی خۆپیشانداران ئەوە بوو کە پێویستە ئاڵای بزوتنەوەی گۆڕان لەسەر بارەگاکە دابگیرێ و لە ئێستەشدا ئەمە بارەگای مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. مەریوان من لە پشتی تۆوە من لە پشتی تۆ هەندێک هێزی ئەمنیە بینم، ئەو هێزە بۆچی هاتوونەتەوێ؟ ئەوە هێزی پۆلیسی گەرمیانن و بەشێکن لە هێزەکانی پێشمەرگەی کوردستانیش هاتوون ئەرکی پاراستنی مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان لە ئەستۆ گرتووە. بە هەمان شێوە بارگای لقی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە تەنراوە و هێزیش لە دەرەوەی کەلارەوە هاتووەتە نێو بارگای لقی بسودوی پارتی دیموکراتی کوردستان لە هێزی پێشمەرگەن. ئەگەر ڕێگەم دەی چیا ئێستا مەسئولی مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵە. بەڵێ دەتوانی میوانەکەت بدوێنی؟ مامۆستا ئەمڕۆ خۆپیشاندەران هاتنە سەر بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم شەو. ڕەئیەوە لەسەر ئەم خۆپیشاندانە چۆن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، دیارە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و دەڤەری گەرمیانیش بە تایبەتی لە حاڵەتێکی نەخوازراوە ئەپەڕێ و ئێمە لەگەڵ ئەوان کەوا داواکاری خۆپیشاندانن داواکارێکی ڕەوایە، بەڵام پێویستەکە بە شێوەیەکی مەدەنیانە و بە شێوەیەکی شارستانیە دوور لە تونند و تیژی. بۆیە ئێمە وەکو چۆن لە پەیامەکەی جەنابی ئەمیندار مامۆستا محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها لە پەیامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان تەکید لەسەرەوە کراوەتەوە داواکاری خەڵک داواکارێکی ڕەوایە، پێویستەکە دەستگا پەیوەنددارەکان بەدەم ئەم داواکاریەوە بێن و خەڵکی بێزار بۆ بێتاقەت بۆ لەو وەزعیکەوە ئێستاکە هەرێم پیا تێئەپەڕێ. لە ڕاستیدا ئێوە وەکو حزب و لایەنە سیاسیەکانی گەرمیان سەر لە بەیانی ئەمڕۆ پێش ئاڵۆزبوون و گرژەکانی سەر لە ئێوارە کۆبوونەوە، بەڵام لایەنە سیاسیەکان بە فریای ئەو دۆخە ئاڵۆزە نەکەوتن. یعنی بۆ حالێکتان دانە نابەوەی کە ئەم ئاڵۆزیە ڕوو لە کەلار نەکا لە کاتێکا ڕابردوو تەجروبەی تاڵی لەگەڵ خۆپیشاندانە هەیە قەزای کەلار؟ جێ خۆیەتی ئێمە هەلێرەوە بە ناوی مەڵبەندی چواری گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستخۆشیمانێ بۆ سەرجەم دەستگا ئەمنیەکان واروەها ئیدارەی گەرمیان کەوا ڕۆڵان بینی لەوەی کەوا مۆزعابە و ئاقارە نەڕوەکە ئاقارێکی مەترسیدارە توانرا بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلی وەزعەکە بکرێت. ئەو کۆبنەوەی ئێمەش لەگەڵ لایەنە سیاسیەکانە سەبارەت بە احتیواکردنی بارودۆخەکە دیارە هەمووی لەو
پەرۆشیەوە بوو کەوا پێویستەکە هەمومان بەدەم ئەم وەزعەوە بچین بەڵام هەستەکرێ خۆپیشاندەران ینی حاڵاتێکی خۆرسکی بەخۆی وەرگردووە یعنی داواکاریەکی ئەوترێت دەستی هەندێک لایەن و حەزە بەڵێن دەستی لایەنی دیاریکراوی لە پشتە شتی وا هەیە ئەم دۆخە بۆ گەرمیان ئەم بەیاننامە ئەم دەرکردنی ناڕزاییە بۆ گەرمیانە گونجێ ئێمە ئەوە تاکو ئێستا هەستمان بەوە نەکردووە تاکو ئێستا هەستمان بەوە نەکرۆکەوە دەستێکی هەبێت لە پشتی ئەم خۆپیشاندنێکەوە لە دەڤەری گەرمیان و ناوچەکە تێپەڕێ هێزە ئەمنیەکان لەم سنوورە بۆکو مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پێتان وایە بە ئەرکی خۆیان هەستاون لەوەی کە خۆپیشاندەران گرجەکان لە مەڵبەندیەوە دوور بخەنەوە بەتاکید بەڵێ ئێمە هەر لە ئێوارەوە ینی دەستگا ئەمنیەکان هاتن لە دۆروبەری بارەگاکان نەکەین ئێمە بەڵکوهی سەرجەم لایەنەکان چونکە هەموو لایەنەکان مستهدەف بووە بۆیە ئێمە بەناوی مەڵبەندەوە سوپاسی سەرجەم دەستگا ئەمنیەکانەکەین پۆلیسی گەرمیان ئاسایشی گەرمیان کەوا بەدەممانەوە هاتنەوە تاکو ئێستاکەش لێرەمانەوە هەروەها سوپاسی هێزی برادرانی پێشمەرگە ئەەکەین شخصی کاک حاجی عوسمان کە هاتوو بۆ ئێرەوە لێرە ماوەتەوە داواکاریکی دیاریکراویان هەبوو لەیەوە خۆپیشاندەران نەخێر ئێمە چوومانە ناو ئەو خۆپیشاندەران و هەوڵماندا کەوا لیان تێبگەین بزانم داواکارێکی معینە شتێکی زۆر دیاریکراویان نەبوو بۆی ئێمە هەوڵماندا بە گیانێکی بەرپرسیارە مامەڵە بکەین چونکە بەڕاستی ڕشتنی خوێنی تاکی کوردی هێڵی سوورە لە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان مێژوویەکمان هەیە کەوا لە دەڤەری بادینان گەلێک بارەگامان سووتێنرا بۆیە بەحەقەت لەگەڵ ئەوانین بە هیچ شێوەیەک و کاردانەوەشمان نابێت بۆ ئومێدێکەوە ئەم حاڵەتە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس چیاوەی کە بیستان وتی لێپساوی مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو بەڵێ مەریوان بۆ هەر زانیارێکی نوێ دەگەڕێنەوە لا سپاس بۆ میوانەکەشت وەلا بەڕێزان میوانێکمانێ